فستیڤاڵی تام کە لە ئەمڕۆ دۆمڕۆژێتی لە شاری سلێمانی بەردەوامی هەیە کە بێگومان چەندین خواردنی جۆرا و جۆر نمایش شەکرێت جگە لەوەش بەشێکی زۆر لە هونەرمەندان لەو چالاکیەدا بەشدارن. هیوادارم کاتان هەبێ بتوانن سەردانی ئەو فستیڤاڵە بکەنەوە ئەو خواردنە بە چێژ و خۆشانە بە تایبەتی چەندین خواردنی جۆرا و جۆر و چەندین ڕێستورانتی گەورە لە ناو ئەو فستیڤاڵەدا بوونیان هەیە. هاوکارم دەروون ئەمڕۆژ لە فستیڤاڵی تام ئامادەیە. دەروون سڵاوت لێبێ ئەم کاتت باش، ئەمڕۆ چی تازە هەیە لە ناو فستیڤاڵەکە و چالاکیەکانی ئەمڕۆ چین؟ پانی لە شاری سلێمانی و لە نێو پارکی هەواری شارە بەردەوامی هەیە و بە خۆشحاڵیەوە قەرەباڵێکی زۆر هەیە و خەڵکانێکی زۆر حەزەکەن بێنە ئێرە و تامی خواردنە تایبەتەکان بکەن. دیارە زیاتر لە 7 خواردنگە لێرە بوونیان هەیە، جگە لەوە چەندین کاری دەستی و هەروەها خواردنە وشکەکان کە براندەکان ئەتڵین بازارکردنێک کە بۆیان کە بتوانن کاڵاکانیان لێرە نمایش بکەن و بتوانن بیفرۆشن. جگە لەوەش هەر کەسێک بێتە ئێرە چەندین خواردنی کوردەواری وارووا خواردنی بیانیش لێرەیە. دیارە پێمان خۆش بوو بۆ ئەم بەشەی کورسات مەگەزین گفتوگۆ بکەین لەگەڵ دوو هونەرمەندی دیاری شاری سلێمانیە و گفتوگۆ بکەین لەباری هەم فستیڤاڵەکە و هەم ئەو خواردنانی کە لێرن و بزانین ئەو خواردنانەش کامانن کە ئەوان حەزیان لێتی. ئەوان هەرێک لە بەڕێزان مامۆستا نامدار قەرەداخی و هەروەها مامۆستا عەلی یارن و میوانی کورسات مەگەزین. سڵاوتان لەبێم کاتتان باش بێ. سڵاو سەرچاوم خۆشحاڵم. مامۆستا نامدار وتی مامۆستا عەلی یارە بەس حەزی لە خواردنە. بەڵێ ئەڵێن دەنخۆشیەکەشی ئەوەیە ماوەتەوە حەزی لە خواردنی خۆشە. سپاسی مامۆستاکەم تەبعاً منی هەڵبژاردووە ڕێز و حورمەت و خۆشەویستیم هەیە بۆی لە 2016 لەگەڵ ئەو مامۆستا خۆشەویستین چەندەها کۆنسێرتمان کردووە و چەندەها خۆشی و شادی و سەیرانمان کردووە. مامۆستا نامدار هەستەکەم ئەگەی لە پرۆگرام نییە، هەر خەیاڵی لای خواردنەکەی کێفە. وڵای کەعەلی زۆر مەشهورە بە دوو شت، یەکەم گورانبێژی گەورەی ملی، دووەم سپاس مامۆستا. خۆراکخۆرێکی چاک کە لەزەت دەیخوات. بەڵێ باشە وەکو زۆر بیناسی و هاوڕێتە زیاتر حەزی لە کام خواردنانەیە؟ وەڵایی وابزانم هەر شتێکی کوردەواری بێ ئەو حەزی لێیە. قەیمیەکان بە تایبەتی. مامۆستا عەلی زیاتر حەزە لە چییە؟ وەڵایی لەم بەینا تەبعاً لەگەڵ جەماعەتی ئاشتی خوازین ئێمە گرۆپێکمان هەیە چین بۆ قەڵاتزێ قڕاویان دانا قڕاو خواردنێکی زۆر نایابوو بەڕاستی بەدڵی من مامۆستا. وە لەبەرەی گۆشتی دیابە مامۆستا. تەبعاً بە کوردی پێڵەن نەوسنە. مامۆستا نامدار خۆ بینە لەگەڵ خواردنا چۆنە؟ وەڵای بینم زۆر باشە. زۆر باشم لە باشە بەس ماشەڵڵا باشە، ینی قەڵەو نەبوویت. زیاتر کام خواردنا ناخۆت کە خواردنی بەتایبەت سلێمانی هەم چەورە هەم تامارە هەم سوێرە وەگەر برنج بێ و ئەگەر قەل و قاز و ئەمانە بێ زۆری ڕۆنتیا بێ لەگەڵەوانە بینێت. ڕاستە بووی وەڵای من لەگەڵ ئەوانەی وتە هەموو بینیم زۆر باشە زۆر حەزم لێن، بەس هەوڵێم کە زۆر چەور نەبن و زۆر نەخۆم. دایمە کە دەست هەڵەگرم ئەتوانم چەند پاروی کە بخۆم بەس وازەیە جێگە بۆ شیرینی بمێنێت. ئەی هەڵمەوە بۆ شیرینی وەشتی تر. باشە کامتان زۆرتر کامتان داوەتەکەن؟ وەڵا هەر مامۆستا زیاتر. چەند مانگێ لەو گەورەترم بۆیە من زیاتر داوەتیەکەم. زیاتر داوەتی چیەکەی؟ وەڵایی زیاتر ئێتر داوەتی ئێمە زیاتر حەزمان لە شتە شەعبیەکانە مامۆستا عەلی بزانم کە داوەتەکە دەستی قورسە چیتانەکە؟ برنجی کوردی تەبعاً زۆر ناکە بەڕۆنی خۆماڵی و برنجی کوردی ئیتر فاسۆلیای وشک ئەوە ئاگرەکەشی دارە داری بەڕوو. ئێمە لە فێرگە زۆر جارەوەکەین لە بەدار برنجی کوردی لێنین و هەموو پێک و بەجا 60-70 نەفەر پێک و نانەخۆین. باشە ئەم حەزەی خەڵکی با بڵێم سلێمانی بە تایبەت و دەوروبەریشی دیارە شارەکانی تریش بە هەمان شێوەن بۆ ئەم خواردنە کوردەواریانە ئێستا چۆنە بینی؟ با بڵین دەستیاوی گەنجی ئێستا ئەوانەی کە ئێستا با بڵین ئیتر سەر و تەمەنی 20-25 ساڵن، ئایا وەکو خواردنەکانی جارانی با بڵین دایکی ئێوە نەنکی ئێوە کە سوکاری ئێوە ئێستا ئەو دەستیاوە هەیە وەکو جارانیان شتەکانەمووی گۆڕاوە؟ بەداخەوە تۆزێ گۆڕانکاری بەسەرا هاتووە لەبەر ئەوەی گەنجەکان ئەویان نایە. بۆ نمونە گیپە جاران بەهاراتی زۆرتر بوو، مێخەکی تیا بوو، گەنجەکان حەزیان لە مێخەک نییە، گیپەش ینی مێخەک ئەوێ زۆر تیاوێ. چینە سەرپێخانەیەک سەرپێخانە گوتمەوە بۆچی مێخەکی زۆرتیانێ و بەهاراتی کەوتی وەڵی گەنجەکان پێماڵن ئەگەر مێخەکی زۆرتیا بێ ئەڵێەوە بۆنی نەنگمی لێ میوانگەکەی نەنگمی لێ مەجبور کەمی تێەکەین. باشە مامۆستا عەلی تۆ لەگەڵ
خواردنی با بڵێم ئەها هەنێک خواردن هەیە ئەڵێن ئەگەر زۆر لێ بنرێت ناخۆشەیەکێک لەوانەیە پراخ ئەڵێن پیاوی کورد حەزی لێی نییە لەگەڵ ئەو خواردنانەیە بینێت لە بڕوا بێ ئەوەتەی بەهارە من هەموو ڕۆژ ناوە هەفتەی 2 سێ جاری خۆین هیگا براخی گەڵامە بەڵێ باشە چۆن لێنن ماڵەوەتان وڵی لێرەوە دەستخۆشی لێکم وا لێنە پێ حەزەکە بیخۆ باشە لە خواردنەکانی دەرەوە با بڵێم جگەل لە ماڵەوە ڕێستۆرانت و بڵین هی شێفەکان کە ئێستا بە خۆشحاڵی و ئێستا کۆمەڵێک گەنجی زۆریشان هەم لە کچان هەم لە کوڕان ئێستا شێفن خواردن دروستەکان خواردنی ئەو بڵین ڕێستۆرانتانە ئەخۆن بینتان لەگەڵ یا هەیەیان هەتا هی ماڵەوە سابێ ناچنە دەرەوە وڵایی بۆ دەریشەوە ئەچین تەبعاً زۆر جار و زۆر حەزبان لە خواردنەکانی دەرەوە هەیە بە تایبەتی کەباب کەبابی سلێمانی مەشهورە و گیپا کە لە ماڵە تۆ زەحمەتترە کرێ بۆ نمونە سەر و پێ و گیپا ئیتر ئەوانی کە قەل بۆ نمونە و ئەم شتانە زیاتر لە دەرەوە ئەیخۆی مامساعلی هەرچەند سێرتەکەم هەستەکەم بەخوا شێفێکی باش بی لی بزانی لە خوارد بڕاوێ بەس هێلکەڕۆ نزانم ئەگەر ماڵەوە لە ماڵ نەبن چێکەی وڵی تر هەر هێلکەکەی یا مەطعەمەکە یا هێلکەک باشە ئێوەکو دوو هونەرمەندی دیار پێم خۆشە بەسێک لە فستیڤاڵی تام بکەم لەگەڵتانە و هەوڵی دەستگای میدیای کورساتیش بۆ بڵین سەرخستنی ئەم فستیڤاڵە پێتان چۆنە کە فستیڤاڵی بڵین فستیڤالێکە تایبەتە بە خواردن تایبەتە بە ناساندنی کلتورە جیاوازەکان بۆ نمونە لەوانەیە ئێستا کەسانێکە بن کورد نەبن با بڵین بیانی بن و بێن خواردنی کوردی تاقی بکەنەوە تا چەند ئەمە ئاڵوگۆڕکردنی کللتورێکە بەڕای ئێوە چکە ئێوە خۆتان نەزان کە هوەر هەموو کاتێک بە بڵین نەتەوەیەک ئەگەێنێ بەدەرەوە دەنگی هوەرمەندان و ئامێرەکانیانە بەڵام بوونی فستیڤالێکی لەم شێوەیە و خواردنەکانی ئێمەش تا چەند ئەمە کاریگەرە پێشەکی بنەمێ زۆر سپاس و دەستخۆشکەری لە کورسات بکەم و لە ڕێخەرانی ئەم ڤیزیڤاڵە کە ئەمە 2 ساڵە ئەکرێت بەڕاستی ڤیزیڤالێکی زۆر پێویست و گرنگە و جێی خۆی کردوێتەوە چکە بەڕاستی خۆراک و خواردن تام یعنی چێژیش بۆ مرۆڤ زۆر گرنگە بۆ ژیانی مرۆڤ و خواردن و خواردنەوە بەشێکی گرنگی ژیانی مرۆڤن و ئەمە گرنگی پێدانی زۆر گرنگە جگە لە ناحێک کەڵتوریەکە و بژانەوەی خواردنە کەڵتوریەکان و جگە لەوەی کە ڕێکلامێکی باشە بۆ شێفەکان و بۆ چێشتخانە و بۆ ئانی خواردن دروستەکەن ئەمە تامێکی زۆر خۆش یا بە خەڵک و خەڵک کۆمەڵایەتیشمان زیینووە کاتەوە ڕسانێتیشمان زیۆکاتەوە خەڵکی زۆر لێرە کۆبێتەوە ئەمە تام کۆی کردوونەتەوە کورسات و ئەو ڕێکخراوانە کۆی کردوونەتەوە بەهۆی ئەم فستیڤاڵەوە زۆر ئامانجی ترتان ئێوە پێکاوە بەڕاستی جێشانازی و دەستخۆشکەرین دەستخۆش بێتە مام ساریگەم تۆ ڕاچێ لەسەر فستیڤاڵەکە و لەسەر ئەو هەموو شێف و ئەو هەموو براندەی کە لێرە هەن و و خواردن نمایشەکەن دەست و چاوتان خۆشێ بەڕاستی شتێکی نایەبە خاستن بۆ شارە حیاتەکەی سلێمانی بەڕاستی لەو پەری سەربەرجیایە دەستان خۆش بێت باشە با بێمەوە سەر خواردن لەگەڵتانە ئەگەر پشنە دەرەوەی کوردستان چکە زۆر کەس هەیە کە ئەچێتە دەرەوەی کوردستانیش کە سەفەرێکەکە تەنانە لەگەر سەفەرەکەی دووریش نەبێ هەرەگەڕێ بە دوای خواردنی کوردیا مە هۆکارەکەی چی ئێمە بۆ فێر نەبووین کە تامی جیاواز تاقی بکەینەوە ینی جاری وایە تۆ لە سلێمانی لە تاو برنج و فاسۆلیا و مریشک ڕاکەی لە تاو سەر و پێ و کفتە ڕاکەی ئەتوێ خواردنێکی تر بەڵام 1-2 ڕۆژ کە ئەو خواردنە جیاوازانە تاقیکەیتەوە دواتر بیری ئەەکەی ئەگەڕێی بەش لە ئەڵەی ڕێستۆرانتێک نییە و خواردنی سلێمانیان کوردەواری هەبێ بچم بیخۆم هۆکارەکەی چێ مامسا بەڕای هۆکارەکەی زیاتر منەگەڕێنەوە بۆ ڕاهاتنە ئێمە بە تایبەتی جیلی ئێمە ئەو وەختە ئەم خواردنی پاستا و ئیتالی و مەکسیکی و سینیانە نەبوو ئێمە زیاتر هەموو خواردنەکانمان خواردنی کوردی بوون خواردنە ڕسەنەکان بوون لەبەرەوە بەوە ڕاهاتون ئەو شتێش کە پێی ڕاهاتی حەزی لەکەیت و چێژی لێبینی لەبەرەوە بۆیە ڕۆیتەوە بۆیە هەتا بکەیتە تەمەنەوە زیاتر چی بەرەو شتە کەڵتوری و ڕسەنایەتیەکان بەڵام جیلی ئیستەوانیە لەبەرەوەی کە ژیان گۆڕاوە خواردنەکان گۆڕاون زۆر ڕاهاتون بە خواردنی بیانە بە زایبەتی پاستاکان و زۆر خواردنی تر ئەوان کەمتر ئارزی دەگەن کاتێک کە ئەکەونە تەمەنەوە ئەوانیش وردەوەدە بەرەو شتە کەڵتوری و ڕسەنایەتەکانە گەڕێنەوە تۆ لەگەڵ پاستا و خواردنی با بڵێم هەر خواردنێکی بیانی بێ لەگەڵ پیزا و کۆمەڵێک هەمبەرگر و بابەتی خواردنی خێرا هێستا گەنجان زۆریان حەز لێ بینێ لەگەڵیانەوە مەسالی وڵا بینەمەیە بەس لە ڕاستیە من چوو سەفەرێکی تورکیام کرد هاتمەوە لە زاخۆدا بەزیم چوومە مەطعەمێک گوتم چیتان هەیە وتی قەلی ئەوزانانی قەلەگەی لای خۆمان
بينا خلي تلقم توزع قيمة هنا بابا اوكي قلا کەواتە بۆ تێگەیشتی أره والله ئەی تامی چۆن بوو خۆش بوو والله يعني نبغى هذا يك وتسكم لي ودمنا وڵی منیش دووسێ ڕۆژە گەڕامەوە لە دەروی وڵات ڕاستە لە کە ڕۆشتم بۆ ئەوێ 2 ساڵ بوو نەگەڕابوومەوە سەردانم نەکردبوو بڕوا بێ سێهەم ڕۆژ ڕۆشتم بۆ کەبابخانەی کوردی یەک دوو شارم بڕێەوە بۆ بچم کەباب خۆم کە لێرە عادل کەباب لەبەر دەسم هەست دەکەم مامسالی مامسا نامدار بۆ پێوەی ساڵانێکی زۆرە لە دەروی وڵاتەژی لەوانەیە خواردنەکانیش بە باشیە ناسێ لەوانەیە دەستیاوی ئەو خۆشتر بێ بەخوا مامسا لە کامیانە زۆر وەستای وەستا بخۆم بیکەم لە زۆر وەستانیم لە هی ئەوانە لە هی خۆمانە باشترم بەڵام لە زانیا لە زانیایە وەستام لە لای منەوە داوەتێکی مامۆستا بۆ تۆ بۆ لە زانیا مامۆستا چۆنە ئەوە چاکە حەزەکەی تۆشی تیا بەخێر بێ دەوی سپاسێکی بکە مامۆستا پێم خۆشە لەگەڵ هەردووکتان باسیەوە بکەم چکە زۆر جار ئێمە لە ڕێی با بڵین کە سوکارمانەوە ئەیبیستین کە جاران یاخود بڵێم ژنانی جاران بە تایبەتیش با بڵێم مەگەردەڤەری سلێمانی زۆر باس بکەم ڕۆنەکە هەم خۆماڵی بووە برنجەکە کورزی بووە چەڵتووکی تیا بۆ بژاردویانە و منجەڵی مس هەبووە تیان لیان ناوە و بڵین کەوشکەکانیش دار بوون بۆ ئەوەی کە کارلێک نەکەن ئەن هەم خواردنەکە تەندروستتر بووە و هەم خواردنەکە تامی زۆر خۆشتریش بووە تۆ تاموچێژی ئەو کاتە بڵین هەر لەلات ماوە من لەوانەیە شتێ بڵم بڕوان نەکەی کاتێک کە عمرم 6 ساڵان بووە کاتێک کە چین بۆ لادێ برنجێکی سوور شۆربایەکی سووریان هێنا خۆمان گۆشت و برنج و شلەی ترمان هەبوو ئەو شۆربا سوورە هەر یەکسەر ئەو کاتە لە باخەکە لێکرا بۆ تەماتەکەی پیازەکەی هەر تازە بووە ڕۆنی خۆماڵی بووە هەموو شتێ خۆماڵی بۆ لێنرا ئێستاش لەزەتی ئەو شۆربا سوورە شۆربای برنجە لەژێر دانمایە هەندێک شت کە چکە لەوەی تازەیە هەر لەویا لێ ئەکرێتەوە لێ ئەنرێەوە بە ڕۆنی خۆماڵیە و بەدال لێ ئەنرێەوە بە منجەڵی مز وەکو تۆوتە ئەوە ئەو تامەی تر قەت دەبیر ناچێتەوە بێگومان بۆ تۆ چۆنە یادگاریانە مامسالی والله زۆر نایە بە بەس تاموچێژی ئەو وەختە نایستە بەڕاستی چۆن بوو بۆ نە کە تۆ دایکت چێشتی لێ ئەنا پورەکانت نەن کرد لەوانەیە بەبیرت بێ ئێستاگەر وەکو یادەوەرێکی کەمیش بێ چۆن بوو سی دەستیان تەکرد خۆخوا بوو خێرا چێشتەکە ئەگەر بە پێی ئێستا بێ مامسەلانەیە بە دیار مەنجەڵەکانەوە وەستا بێ ناوەڵا فەقیرم بەم ناوی بەحسی گەندانە و دەست خۆشە بەس تاموچێژێکی تایبەتیە بوو بەڕاستی لە چاویستان زۆری فەرق لەگەڵ منجەڵ و کەوچک و قاپ و ئەو بابەتانی ئەو سەردەما هەمووی فافۆن و مس و تابعین تاموچێژی ئەو وەختە خۆشتر بلێستا من زیاتریش لە ماڵە بەدەست نانەخۆم هەر لە مناڵەوە بەدەست نانە خواردووە لە باش شوێنەکە پێم عیبە بەس لە ماڵەوە بێحتیاتی خۆی بێگومان هەند خواردن بەدەست لەوانەیە تاموچێژی زۆر زیاتر بێ لە بەرەوەی تۆ بۆ نە بەدەستی خۆت نازانم چێژەکە تایبەترە زۆر کەسەیە ئەبینی کە ئەگەر نان بە برنج و فاسۆلیاشەوە بخوات ئەڵێ وا خۆشە تامەکەی سەر و پێ هەر بەدەسە خوڕێت ئێوە شوان بەڵێ ئێمە جوین بەڵامیتر وردە کۆمەڵگا وای ڕاهێنایت کەیتر کەوچێک بەکاربێنیت بەداخەوەگەن ئیسە جار بە جارێکی کەم من هەر بەدەست نانەخۆم بەدەست لەوانین تامی خۆشتر بێ بەڵام فێر نەبووین چکە تۆ جۆری کەوچێک زۆر میهمە کە جۆری پەرداخ بۆ نمونونەکە شتێکی پێخۆیتەوە چۆن پەرداخێ بێت لە زمانی مرۆڤ وا دروست بووە کە بەشی پێشەوەی هەندێک تامەکە بەشی ناوڕاستیە تێ بەشی لای ڕاستی دواوی نەوەتامی کەیەکە کە تۆ بەدەست خواردێ بەم پەنجەیە و ڕێک ئەبێتە ئەو شوێنەی کە تامەکەی هەیە ڕێک لەزەتی زیادی ئەو مەبلەغە ئەکەیتە دەمتەوە کە دەمێ چێژی لێوەرەگەی و پێویستێتی لەبەرەوە خواردنی دەست هەم پاکترە چکە ئەو کەوچکێکە هەر خۆت بەکارێنی بەڵام ئەو کەوچکانەی تر کە تۆ لە مەتەعامەوە هەموو کەس بەکارێنێ بەس دەست کەوچکێکی تایبەتی پاکی خۆتە بەقەدەر گەورەی و چووکی خۆت بە ئاردی خۆت بەکارێنی لانی کەمەکو مامسالی وتی هیچ نەبێ لە ماڵەوە خۆمان بەدەست نان خۆنازام تام و چێژەکەی هەریش لێ باشە اینجا بەو پێی کە زۆرە حەز لە خواردنە شێف لێرێ شێف ئەحمەد سڵاوە لێبێ زۆر بەخێر بێ فستیڤالەکە چۆن ئەم ساڵ لە چاوپارە ئەم ساڵ باشترە لە چاوپارە خەڵک زیاتر بە جۆش و خۆشێکی زیاترەوە هاتوون تێستی خواردنەکان زۆرترە هەر خواردنەکانی پارە دروست کردو یاخود جیاوازتر متەنەوە ڕۆژانەمە خواردنەکانمانە گۆڕین هەر ڕۆژی و جەدوڵێکمان پێ ڕۆژی و بەرنامێکی تازەمان پێ خواردنی تازەمانێنەوە کاک علی خواردنەکانی شێف زۆر خۆشە ئێمە پێشتر خواردومانە ئەنجاگەر ئێوەش بفەرمونە ئێرە پێم خۆشە
باشە یاپراخی گەڵامە سپاگێتی بۆ نۆلیزە زۆر کەس کێنە ئێرە تامی یاپراخەکانەکەن بە تایبەت یاپراخی گەڵامێ و ئەڵێن کە تامی ماڵەوە ئەیار جاگەر ئێوەش حەزەکەم بەدەست بیخۆن لەبەرەوەی دواتر کلینیکستان بووێنین دەستان بسڕن جەزانم مۆمساعلی بەخوا مۆمساعلی باشە بە پاراسوشە ئەوە پاراسوش باشە مۆمساعلی گیان فەرموو چۆنە مامۆستا خۆش بوویان باش بوو بەبێ مزامرە زۆر خۆشە شێف چۆن دروست کردو یاپراخەکان ئەمە ڕێک شێوازی کوردەواری کە مامۆستا خۆی باسی خواردنی کوردەواری کرد ئەمە کوردەواری ئەسڵ ئاوا دروست کراوە باشە خەڵکی سلێمانی برنجەکە شۆنەوە ئەڵێن جابێ برنجی وردەش بێ شویت و پیازی تێکەین لەگەڵ ماست و خوێ هەر ئەمەنەیە ئێمە بە ماستی کوردی خۆمانێگەین ماستی کوردی فەرقیە لەگەڵەوانەی ترا ماسی حازریەکانی بازار تا موشتێژەکەی زۆر خۆشترە ئەگەر پشنە ڕێستۆرانت قەت داوای یاپراخ و ئەو بابەتاناکەن یاڵم خواردنێ بێ باکە لە ماڵەوە لێنەنرێ من زۆر کات داوای یاپراخی گەڵامیەوەکە من قەرە خەرمان ساوەڕ ئەو خواردنانە ئێستا خواستی چۆنە بەڵچینە ئێستا بەداخەوە لە زۆربەی مەطعەمەکانە کەم بوونەتەوانێ بەڵێ ئێستا خواردنی غەربی دانراوە ئێستا لەگەڵ ئەوەشە بەعینی داوا لەوەکەی کە مەطعەمەکانە چی هەنێ خواردن هەیە نییە پێویستی پێ دەبێت بگەڕێ بە دوایە ڕاستە بەس ئێستا ئێمە سوپاس بخۆم من شوێن هەیە کەعنی خاص ئەو خواردنانە هەیە بە ڕۆژە ئەتوانی بچی خواردن ساوەڕ قەرە خەرمان گۆش یاپراک سەر و پێ ئەم خواردنانە بە مستەمڕ هەیە ئەو خواردنانەیە کە مامۆستاعلی هەر زۆری هیوایە دەدی باشە هەندێک خواردن هەیە ئەڵێن کابێتە هۆکاری دوور بێ لە هەموو لایەک دوور بێت لە بینەران و لە گوێگرانیش شەکرە زەخت نازام زۆر بابەتی تر نەخۆشی با بڵێن چەوری خوێن هەنێک بابەتی تر تاشەن ئێوە ڕەچاوی ئەواناکەن دواتر بۆ ئەوش لەمان لە مامۆستاییژە پرسە ئێمە ڕێزانی چۆنە ڕێچاوەکە ئەو خواردنی کە پێشتر مشتەرەکە ئیخوالای ئێمە پێشتر ئێمە خۆمان تاقیمان کردوێتەوە یعنی ئێمە خواردنەکە ئەخۆین اینجا ئەینێرینە پێشەوە بۆ مشتری باشای خۆتان تامیەکە بە تاکید دەبێت خۆمان پێش مشتری ئێمە خۆمان لە پێشترین اینجا ئەم شێوازی هینەکە سامی ڕاستی ڕۆنە خراپی کوالێتی ڕۆنە ڕۆن لە وڵاتەیە بانێ ڕۆنە سا هەموو شوێنە گوڵە بە ڕۆژە بەکارێنەکە گوڵە بە ڕۆژەش بەداخۆ لە هەموو ڕۆنەکان خراپترە سامرە زۆربەی شوێنەکان ڕۆنی گوڵەبەی بوون زۆر باشاگە بتوانین بەکاری بێنین یان بۆ شە سوورکردنەوەیکی کەم زەیتی زەیتونێکی کەم نەک ڕۆنی زەیتی زەیتون خۆی لە ئەسڵا بۆ سوورکردنەوە نابێت بەڵام بۆ شتێک گەرمکردنەوەیکی بەسی دەبێت ئێمە سوپاس بخوا پەرەمان زۆرراوە بەم ئیشانە زۆر لەژێر چاودێری ئەو ئیشانی کە خۆمان کە سەرپەرشیارێکین بەبێ و خواردنانە ناینێرینە دەرەوە مامۆستا ئێوە لەگەڵ ڕۆنا بینتان چۆنە وڵایی من ئەبێ زۆر ئاگادارم لە ڕۆن زۆر ڕۆن چۆری بەکانێنە بەڵام خۆشبەختانە ئێستا زانست پێش کەوتووە ئیسپاتیان کردووە کە ڕۆنی خۆماڵی و دووک ئەو زەرەرەی نییە لە چاوڕۆنەکانی ترا تۆ دووک خۆی دووە ڕۆنی خۆماڵی خۆی زەرەری زۆر کەمترە و سوودی زیاترەوە لە ڕۆنی گوڵە بەڕۆژ و ئەم زیتانی کە هەیە تۆ لەگەڵ ڕۆ نابینێت وەڵامیش تەمان لەگەڵ سوێری و چەوریە تۆ زیاد پارێز دەکەم پارێزەکەی جاران ژەر پارێزتە کرد ناوەڵا بە گەنجی چاکەم ئێستا شەرگەنجی خۆشەشیش تاوەکەش تاقیکەنەوە نابێ فەرمووە مساگیان هەڵی گرن بزانم دەستەوەی بزانم خواردنەکانی شێفتان بەلاوە چۆنە یابراغەکەی دووەلی بوو شێف فستیڤالەکە تا چەند گرنگ بوو بۆ ئێوە تا چەند بەشداریکردنی خەڵک چونکە لەوانەیە من بمەوێت بم لە ڕێستۆرانتەکەی ئێوە نان بخۆم بەڵام لەوانەیە جێگە نەبێ لەوانەیە کاتم نەبێ بەڵام ڕۆژێک تەرخانەکەم بۆی بێم لێرە خواردنی ئێوە بخۆم ئەمە تا چەند گرنگ بوو لێرەش بوو ئەوەش زۆربەی مشتریژە بۆ عنی کە هاتوو بە لە ئێمە جدی لا ئێوە ڕۆژە بۆ هاتوو متیانە گاگەنی ساعتی پێچیان سێ چارێکتان پێچێ بورن نیش پەلەم بووە بۆنی داوام و نەیتوانێت گابرا لە ئێمە دانیژێ ئێستا کە هاتوو بێرە لە فرسەتە لێرە ئێمە ئێستا شوێنێکی گەورەی خۆشمان هەیە لێرە توان هەر کەسێ پێویستکە و حەزی لێ بوو سەردامانکەوە ئێمە لە خزمەتیانین بابەتێکی تر کە زۆر دیقەتم ما بۆ شێفەکانی ئێرە ئەوەیە کە کێبڕکێکی زۆر جوان هەیە لە نێوانیانە هەر یەکان ئەوێت جوانترین و باشترین و خۆشترین خواردن پێشکەش با بۆی زۆرترین کڕیار بۆ لای خۆی ڕابکێشە ئەمە تا چەند بڵین گرنگە بۆ فستیڤالەکە و تا چەند کێبڕکێکی جوانی شەما مسەڕەتلی بەڕای کێبڕکێ خۆی لە خۆیان شتێکی زۆر تایبەت و جوانە کێبڕکێکی تەندروستی پێڵن ئەوانە لە ئەم فستیڤال لەوەشێ کێبڕکەکان تەندروست بن بەڕاستی هەچ کەسەوە مەهاراتی خۆی توانای خۆی و باشترین شت پێشکەش بکات ئەمە سوود لێکتی وەرەگرن ئەم شێف سوود لەو شێ وەرەگرێت پێکەوە توان کارێ بکەن لەبەرەوە ئەم پێشبڕکیانە و ئەم فستیڤالانە جگە بووە
بۆ خەڵکەکە ئیشتفادی زۆرە وازانێ چی خۆش و کامیان باشترە و کامیان بە تامی ئەو خۆشە خۆشیان ئیشتفادە لە یەکەکەن. ئەڵێن خواردنەکانی ئێرە هەمووی تایبەتن و هەر بڵین شێفێکیش چەندین جۆر خۆراکی دروست کردووە. ئەگەر ئێستا بچیتە شوێنێک ئێستا حالیان داوای خواردن کە چی داواکەی دڵت چیەوێ؟ والله حەزم لە کفتەیە. لە دڵی منایە لە من مەپرسە عینیشتە. باشە کفتەی زەرد یان سوور؟ والله سوور طبعا. سوور. مامسای تۆ کامیان؟ سلێمانی و خۆی هەر کفتەی زەردی هەبووە کۆن. ڕاستە. کفتەی سوور دوای تازەیە دوای کفتەی زەرد هاتووە بەڵام منیش کفتەی سوورم لا خۆشە. ئەوانە لا شێفگیان زۆر خۆشحاڵ بووین دەستەکانی خۆش بێت بۆ خواردنە تایبەتەکە دەستی ئێوەش خۆش بێ و ماندوو نەبن و لەشتان ساک بێ تا چەند گرنگان فستیڤالە بەردەوام بێ ساڵانە بۆ ئێوە و بۆ براندە جیاوازەکانی تریش بەتەئکید حەقا لە هەموو ساڵێ بەردەوام بێ یعنی نە ساڵێکا بکرێت بە چەند جارێک نەک یەک جار لە ساڵێکا چەند جارێک دووبارە کرێتەوە زۆر باشە و خەڵک خواردن نەزانێ خەڵک یعنی تا بۆ نمونە لە شتێک وەرەگرێدانی شەلێرە متعاقی زیاترە بێت لۆگەی لە شوێنێکی داخراوە دانی شەبیخوا لێرە شوێنێکی کراوەیە و دەستخۆشی لێوە شەکەم دووبارە و سێبارە و لە شانساک بێت. مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵم بوون و خۆشحاڵم بەوەی کە ئێوە و هونەرمەندان لە نێو فستیڤالێکی لەم شێوەیە ئەبینین و بەو هیوایم کە لە ئایندە شاکاری زۆر جوانتان هەبێ و دانەبڕێن و بێگومان فستیڤالێکی لەم شێوەیەش بە ئێوە جوانە دووبارە بەخێر بن. زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ ئێوە.